ساڵێک لەمەوبەر و دوور لە چاوی دایک و باوکی بابان دەرگای ماڵەکانی بەڕووی ژیانی ئاسایی خۆی داخست و باشووری کوردستانی جێهێشت. ڕووی کردە ڕۆژئاوای کوردستان کە ئەو کات ڕۆژئاوا لە گەرمەی شەڕ و جەنگدا بوو. سەرەتا تەنها هاوڕێیەکەم ئاگادار بوو، هیچ کەسێک ئاگادار نەبوو، من چونکە نەمدەویست کە کەس بێتە ڕێگری لەوەی کە من نەتوانم بچم بۆ ڕۆژاوای کوردستان، چونکە دەمێکی زۆر درێژ بوو، من لە خەیاڵی ئەودا بووم. بۆیە من لێرەوە چوون بۆ هەولێر بە سارەی ئەتیادی. لە هەولێریشەوە سارەی هەڤاڵان هەبوو کە هەڤاڵان ئامادەکاری کردبوو، بە سارەی هەڤاڵان ڕۆشتم بۆ ڕزگارکردنی هەر چوار پارچەی کوردستانە. و ئاواتی هەموو کوردێک ئەوەیە کە ڕۆژێک چوار پارچەی کوردستان یەک بگرێتەوە. بابان ئەو کات پێش ڕۆشتنی خوێنکاری قۆناغی 12 ئامادەیی بوو. هەرەو کات بڕیاریدا تاقیکردنەوەکان و وانەکانی بگۆڕێتەوە بە وەرگرتنی وانەی جەنگ و شار. من سعات یەکی شەو بوو، دەرفەتی ئەومە بوو کە تەلەفۆن بکەم لە قەرەچەوە بووم، لە قەرارگە گشتی یەپەگە، ئەو کاتە گەیشت بووم ئەوێ. تەلەفۆنم بۆ براکەم کرد من کە لە دەربازی ڕۆژاوای کوردستان بووم، بەو شێوازە ئاگادارم کردن. زۆر بیر لای چێ بوو یان زۆر بیر لە چێ دەکردەوە دەدویست لە نزیکترین دەرفەتدا تەلەفۆن بۆ چێ بکەیت یانەوە گوێ لە دەنگی چێ بێت؟ بەڵێ من ئەو کاتێکە لە شەنگار بووم پەیوەندی زۆر بە ماڵەوە دەکرد، بە هاوڕێکانیەوە دەکرد، بەڵام لەو کاتێک کە لە شەردا بووین وەکو حەزێکی ئێمە، وەکو هیوایەکی ئێمە کە هەمان لە شەردا هەمان بوو، زیاتر بیرمان لای شەڕ بوو، بیرمان لەوە دەکردەوە کە چۆن بتوانین بەرامبەر دوژمنی سەر بکەین. دوای چەند مانگ بوو یەکەم تەلەفۆنیشکە ئەنجامتدا لەگەڵ چێ بوو؟ دوای 3 مانگ بوو. بەڵێ شەید عەدێک کە خەڵکی سلێمانی بوو، یەکەم شەو مۆبایلەکەی دایە دەستی من پێم وت کە من نزیکەی 4 مانگ 3 مانگ تەلەفۆن لەگەڵمانەوە نەکردووە، مۆبایلەکەی دادەستی من وتی تەلەفۆنیان بۆ بکە. من یەکەم دەقا دەم تەلەفۆنم بۆ براکەم کرد کە باژیرم بێت، من پێم وایە من سەلامەتم لە ناو ڕێگەکانی یەکەکەمدا. ئەو هەڤاڵەی کە لەسەرەوەیە ئەو خەڵکی کەلارە، هەڤاڵێکی زۆر خۆشەویستم بوو، نزیکەی 4 هەڤاڵ شەید بوو. ئۆکاچی پێشمەرگە شۆڕ ژێری قارەمان، ئۆکاچی پێشمەرگە شۆڕ ژێری قارەمان، نای پیرۆزی تۆیە بۆ تەوێردی سەرێ زوبان، نای پیرۆزی تۆیە بۆ تەوێردی سەرێ زوبان، بۆ تەوێردی سەرێ زوبان. لە دوای چەند مانگێک لەمانەوەی لە ڕۆژئاوای کوردستان لە ڕیزەکانی هێزەکانی پاراستنی گەل یەپەگە بە یاوەری هاوڕێکانی ڕووی کردە شەنگال. بەهۆی شەڕەوە ئەو پەنجانەی کە ڕۆژگارێک قەڵەمی پێدەگرت بە پەلەپیتکەی تفەنگەکەیەوە جێهێشتن و ئەو دەستەی کە ئاواتی بوو ئاڵای سەرکەوتنی پێبەرز بکاتەوە بەشێکی لە نێو تەرمی هاوڕێکانیدا بەجێهێشت. ئۆکاچی پێشمەرگە شۆڕ ژێری قارەمان، ئۆکاچی پێشمەرگە شۆڕ ژێری قارەمان، نای پیرۆزی تۆیە بۆ تەوێردی سەرێ زوبان، نای پیرۆزی تۆیە بۆ تەوێردی سەرێ زوبان، بۆ تەوێردی سەرێ زوبان. دوور لە چاوی ڕەحمی دایک و باوکی ڕووی کردە بەرەکانی جەنگ. بۆی ئێمە دەمانەوێت ڕای دایک و باوکی ببین ئاخۆ هەڵوێستیان چێ بەرامبەر ئەو کاری بابان و وەک خۆیان دەبین بابان ئێستا چەند ئەندامێکی جەستەی لەدەست داوە. ئۆکاچی پێشمەرگە شۆڕ ژێری قارەمان، ئۆکاچی پێشمەرگە شۆڕ ژێری قارەمان. باشوور حەزەکەین ڕۆڵەکانمان لە نزیکمانەوە بنیانی زیاتر، ینی خەڵکی باشووراوە فێربینیانی ئاما ڕاهاتوین. ئەوە نییە کە پێمان ناخۆش بێت لە بەرەکانی شەڕن، لەبەرەوە شەڕی کە ئێستا هەیە شەڕی دوژمنانی کووردە، ئەو وازبی ئەرچی سەرشانی هەمومانە و نەک من کوڕە ئەو کوڕم کە ئێستا لە بەرەکانی شەڕ
تووشی دیندارێکی سەخت بوو ئەندامەکانی جەستەی لەدەستداوە ئەمە ئامادەم بۆ خۆشم چم بۆ بەرەکانی شەڕ بەردەوامیت لە خابات نیشانەی سەرکەوتنە بەردەوامیت لە خابات نیشانەی سەرکەوتنە هۆکاچی پێشمەرگە بابان کە تەمەنی 24 ساڵە بەڵام هێندەی ئەو 8 مانگەی کە لە ناوچە جیاوازەکانی شەڕکردن بەسەری بردبوو گوێیەکانی بارگاوی کرابوون بە دەنگی جۆرا و جۆری چەک و چاواکانی ڕاهێنرابوون لەسەر سێرەی تفەنگەکەی بست بە بستی ئازادکردنی خاکی کوردستانیش لە هەزر و خاڵیدا وێنەیەکی پڕهیوان نەخشاندەبوو. ئەوەی کە زۆر بە سەختی بریندار بووم ئەندامی جەستەی خۆم دەدەستە کە زەحمەتی زۆرم بیت بەڵام ئەوەی کە زۆر لەو زیاتر پێم ناخۆشی ئەوەیە کە من ناتوانم لە سەنگەرەکانی بەرگری کە حەزم دەکرد لە سەنگەرەکانی بەرگری بەممان ئەوە زیاتر خۆشحاڵ بووین ئەوەی هەموو کاتێک هاوکاریمان کردووە بەزێکێک لە داواکانی من ئەوە بۆ کە بابان ڕۆژێک لە ڕۆژان لێم دوور نەکەوێتەوە کە هەموو دایکێک کە بۆ مناڵەکان دایک ئەبێت چۆن بێ لە عینە کاتە بابان خوێنکارێک بوو کە لە شەشی ئامادەی بوو ئەخیر ڕۆژی ئیمتیحانی بیرکاری بوو کە لە دەوری دووە ماویستی ئیمتیحان باتەوە کە هەستا ماڵ و حاڵی خۆی بەجێهێشت و دڵی بابان لە چاوەڕوانی ئەوەدا حکومەتی هەرێمیان هەردام و دەستگایەک بێت چارەسەری بۆ بکات و جارێکی تر لەسەر پێیەکانی خۆی بوەستێتەوە. ئازادی ئەگەر لە وڵاتێکدا ئازادی نەبێ تۆ خاوەنی هیچ شتێک نیت لەبەرەوە ئازادی لە هەموو شت گرنگترە لە ژیاندا. ئازادی خوێنی دەوێ بەبێ ڕەنج دەست ناکەوێت مردن لە ڕێگەی ئەودا دەست هەموو کەس ناکەوێت ئەوە دوایین پەیامی بابان بوو هەنگاو مەحەمەدێ ناسی قەڵات زێ